بران زۆر گرنگە ڕۆژانە هیچ نەبێ چەند دقیقەیەک دابنین بیر لەم حاڵە بکەینەوە. والله ئێمە وا ئەژین ناڵێ ئەمری، بەخوا وا ئەخۆین ناڵێ ئەمری، وا لە بەرەکەین ناڵێ ئەمری، وا هەڵەسین و دانیشین ناڵێ ئەمری. هەرێ ئەگەر جەنازەیەکیش ببینی هەرەو لەحظە نییە دوا بیرە ناچێتەوە. سوێن بەخوا ئەگەر بهاتە مردن لە خەیاڵی تاک بەداکی مسلمانانی ئەمڕۆیا بووە، ئەگەر لە خەیاڵی لە 150 بووە هەرگیز حاڵی مسلمانان لە هەموو عالەما بەم ڕۆژە نەهات. ئێمەوە یەک جەنازەیە بە دیارمانەوە دێتوەڕۆ پێ پەڕێ وەڕێنەوە تەماشای ئەهلی غەزەکەن ڕۆژانە سەدان جەنازەیە. مقابلەیەکی چەند ساڵە لەمە پێشی مناڵێکیان پیشاننا لە غەزە پێڵەن حەزەکەی گەورە بووی ببی بەچی. هەڵە جا ئێمەی مناڵانی غەزە کوا گەورانی ئەمە گەورە نابین، گەورە بوون بە خۆمانەوە نابین لە مناڵی ڕێ. تەماشا بکەن ئەو مردنەی کە بەردەوام لەناو ئەوانایە و لە پێشیانایە چی ئینسانانێکی لە دروست کرد کە ئەوەی ئەوان تەحمولیەکەن. یەک میلەت نەبووە بە درێژایی مێژووە لەسەر زەویە تەحمل. بەڕاستی ئینسان کە پەندی لە مردن وەرگرت حاڵی ئەگۆڕێ، ژیانی ئەگۆڕێ، ڕەفتاری ئەگۆڕێ، ئەخلاقی ئەگۆڕێ. ئەگەر تۆ ئێستا ئەم جەنازەیە شتێکی فێر کردبی ئەبێ ئەوە بێ کە ڕۆشتیتەوە هەر هیچ نەبێ ڕۆژ لە ڕژان تۆ دەیتەوە تۆزێ گۆڕانکاریت تیا بکە. خۆ بە ئەڵڵا قەسەم ئەگەر پەندی لێ وەرناگری گۆڕانکاریت تیا ناکە یەک فاتیحا بۆ دڵە بخوێنە کە پێشی ناکە تەواو بوو. هیچ بەقەڵکە نەماوە ئیلا ئەبێ بچیتە ناو چاڵە ئاگرەکەتەوە پەنا بە ئەڵڵا جەل جەلالوه. داواکارم لە ئەڵڵا جەل جەلالوه لە هەموو لایەکمان خۆش بێ، لە مردووی هەر هەموومان خۆش بێ، وەلا ئەم پیاوە بەڕێزە خۆش بێ، شادی کا بە بەهەشتی خۆی و ئەوەی کە جوابی پرسیارەکان بداتەوە. داواکارم لە ئەڵڵا تەوفیقی ئێمە بدا بۆ هەر قسە و کارێک کە خۆی پێی خۆشە و یارمەتیمان بدا بە ئیسلامەوە بگەڕێنەوە بۆ لای بە تەطبیقکردن و جێبەجێکردنی دینەکەیەوە. الحەمدولله رب العالمین.